هەرێمی کوردستان 1338 ڕۆژە بەبێ پەرلەمانە، حکوومەت کاربڕێکەرە و دامەزراوەکان لە بۆشایی یاساییدان. چاودێرێکی سیاسی دەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بە مەرجی پاراستنی بنەماکانی دیموکراسی پشتیوانی لە قەوارەی هەرێم دەکەن، بۆیە نەبوونی پەرلەمان مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان. بە بەخستنی پەرلەمان بۆ شایەتی یاسایی هەم بۆ حکومەت هەم بۆ دامەزراوەکانی دروست دەبێت. واتە لە غیابی پەرلەمان هیچ چاودێرێکی یاسایی نابێت بەسەر دامەزراوەکان ئەو کارانەی کە 2000 ڕای دەپەڕێنن. لە ڕووی سیاسیشەوە پەرلەمان 2000 دەبێت ئەو بنمیت ئەو سەقفە کە تێدا هەموو لایەنە سیاسەکان کۆ دەکاتەوە. لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئەوەیە کە ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە لای کۆمەلگای نێودەوڵەتیەوە پاڵپشتی و کۆمەکێکی باشی کراوە، هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە، کە مەرجی کۆمەلگای نێودەوڵەتیش بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە زیاتر پابەند بە بنەما دیموکراسیەکان بە بنەماکانی مافەکانی پاراستنی مافەکانی مرۆڤ هەروەها بە ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا. بەڵام بە پەخستنی پەرلەمان مانای ئەوەیە کە تۆ دامەزراوە شەرعی دیموکراسیەکانت پەخستووە، ئیفلیس کردووە. نەبوونی پەرلەمان مەترسی جددیە کە عێراق دەرفەت ببینێت و بڕیار بدات وەک پارێزگا مامەڵە لەگەڵ هەرێم بکات، یاخود دوو ئیدارەیی قوڵتر ببێتەوە. بەهۆی ناکۆچی سیاسیشەوە بازار سست و کار و ژیانی هاوڵاتی قورستر دەبێ. چەق بەستوویە ئەگەر بێت و بەردەوام بێ بەم شێوەیە ئێستا قەوارەی هەرێم دوور نییە لە بەغداوە بڕیارە بدرێ و وەکو جاران مامەڵەی پارێزگای لەگەر بکری. ئەمە خاڵی دووەم لەوانەیە دوو ئیدارەی کە ئێستا هەموو کەس هەستی پێ دەکا ئەو کاتە زیاتر قوڵ بێتەوە و زیاتر دوو ئیدارەی ڕەنگە برێم هەر بە یەکجاری هەردوو دەڤەرجیا ببنەوە. خاڵی تر ئەوەیە کاتێک کە نائارامی سیاسی هەبێ حتمەن بازاڕیش سست و لاواز دەبێ. بەپێی راپۆرتی دامەزراوەی پەی لە هەرێمی کوردستان ماوەی 624 ڕۆژە هەڵبژاردن کراوە و نەتوانراوە کۆبوونەوەیەکی پەرلەمان تەواو بکرێت. 1338 ڕۆژەیش لەمەو پێش لە دادگای فیدراڵی عێراق بڕیاری هەڵوەشاندنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان درا کە بە نایاسایی درێژ کرابوویەوە. ئەم بێباکەی دوو حزبی حکومڕان لە بەرامبەر دامەزراوە گرنگەکانی هەرێم هێندەی دیکە قەوارە سیاسیەکەی لاواز و بێدەسەڵات کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.